پشتی کو ترکیه سیستم باربانی S-400 جه روسیا کری. وزیر درو امریکا دبجه سزاین امریکا بسر ترکیه ده دریدنه. آژانس نوچانیا سپوتنیکا روسیه لسر زار مایک پومپیو وزیر درو امریکا بلاف کرد که دمکه نزیک ده امریکا و سزاین بسر ترکیه ده بسپینه. آژانس نفحاتی دبجه که مایک پومپیو وزیر درو امریکا دبجه که امریکا الگوری یاسین خواه و سزاین بسر ترکیه ده بسپینه و جیاسین امریکی در ناچه. هروها وزیر درو امریکا گفت که دونالد ترامپ سروک امریکا و پابند به سپاندن سزاین به سر ترکیه ده. تاوی که رجب طیب اردوگان سروک ترکیه ده خواست جه دونالد ترامپ سروک امریکا کریه که چارەسەریە کە دن ببینێ. ژعالی خۆڤەژێ ڕۆژنامەیە شەرق الأوسط راپۆرتەکە خۆدا بەڵاوکریە کوتیمە ڕێبەبەریە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لەسەر سەپاندنە سزایان بەسەر تورکیەدا وەکە کاربەدان ژ وەرگرتنە موشەکن S-400 ژ رووسیا ڕێژدا. هەمان ڕۆژنامەیە ئەشکەرە کرد و پلانێک پشتی چەند ڕۆژانژێ گەنگەشەیەنە بەرە وەزارەتە دەرڤە ئەمریکا و وەزارەتە بارەبانیە ئەمریکا و ئەنجومەنە ئەولەهیە نەتەویە ئەمریکادا هاتە داڕێشتن. ده چەند ڕۆژن بۆری دە تورکیا موشەکەن بارەبانیە S-400 ژێ رووسیا وەرگرت که ده سال 2020 دا به تمامی موشکن S-400 روسی و لترکیه جهگر ببین و ده دم نهاده کرستین سرکی نوان موشکان جالی روسیا و رادستی ترکیه تنکرن.